سڵاوتان لێبێ خۆشەویستان جارێکی تر لە کۆڤید-19 بە خزمەت ئێوە گەیشتینەوە و زۆر خۆشحاڵە بین کە ئەم شەویش زانیاری زیاتر بابەتی زیاتر و گرنگی بدەین بە یەکێک لەو بابەتانی کە لەوانەیە پرسیاری زۆربەی زۆری ئێوەی خۆشەویست بێ ئێمەش هەموو جارێ ئەوانەی کە لە ماڵەوە مناڵیان هەیە یان پرسیاری ئەوە دەکەن ئایا مناڵەکانمان تووشە بن پێشتریش چەندین جار قسەمان لەسەری کردووە کە ئەم پەتایە چۆن دەستی سوکترە لەسەر منداڵ بەڵام منداڵ مەترسیەکانی لەکوێیە کەی ئەم تەمەنە ئەبێتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی زیاتری ئەم ڤایرەسە و پاشان ئێمە هەمومان دەبیستین لە خزمەکانمان یان خۆمان لە منداڵەکانمان کە ئێستا بەشێکیان سەرقاڵی دەوامکردن لە قوتابخانەکان بەشێکی تریان بە پێی تەمەنەکە لە ماڵەوە بە ئۆنلاین دەرسەکانیان دەخوێنن و هەروەها پرسیاریش لەسەر ئەوە دەکرێت کە ئایا ئەگەر هاتوو منداڵمان بچێتە مەکتەب چۆن تەعاملکە ئەو منداڵە چۆن ئەتوانێت خۆی بپارێزێت چۆن ڕێنمایی وەربگرێ و چۆن بتوانین سیستمی لەشی وبەرگری ئەو منداڵە بە شێوەیەکی وا لێ بکەین کە هیچ خۆی زەرەر نەکا لە هەمان کاتیشە بتوانێت ڕێگر بێت لە بڵاوبوونەوەی زیاتری پەتاکە لە ناو کۆمەلگا ئەمە تەوەریەکە و بابەتێکە کە لەگەڵ یەکێک لە میوانەکانمان باسی دەکەین کە ئەویش دکتۆر محەممەد حەسەنە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان ناو ستودیۆ لەگەڵمانە زۆر سپاس دکتۆر محەممەد بۆ ئامادەبوونت و لەگەڵ دکتۆر هیشامیش لە زاخۆوە باس لە چیەکەین باس لە دووبارە توشببوونەوە ئایا دووبارە توشببوونەوە هەیە و ئایا ئەو بەرگریەی کە کەسێکی توشببوو دروستی دەکا چە نەخایەنێ و بە هەمان شێوە لەگەڵیشیان لینکەکەینەوە بزانین بۆچی منداڵ سیستمی بەرگریەکەی کە بەو شێوەیە چۆن وای لێت کە وەکو ئەوی کە باوە کەمتر ئەم منداڵانە توژە بن دکتۆر گیان ئێوارە باش زۆر خۆشحاڵم کە ڕاستەوە خۆ لەگەڵمانەی دەگەڕێینە لای جەنابەت و دوای قسەی زیاتریش لەسەری دەکەین بەڵام سەرەتا با من دکتۆر محەممەد ئەو پرسیارە لە جەنابەت بکەم کۆڤید-19 و منداڵ لە چ چوارچێوەیەکان و ئەو قسەی کە زۆر باوە و زۆر لەسەری دەگوترێتەوە کە منداڵ توش نابن یان توشببوونیان سوکترە بەڵام سەرچاوەیەکن بۆ گواستنەوەی ڤایرەسەکە شتێکی تازە هەیە بێجگە لەمە لەسەر کۆڕۆنا و تەمەنی منداڵی بگوترێ بەڵێ زۆر سوپاس ڕاستی منداڵ سوپاس بخوا کە لەو پەتایە دەتوان بڵم پەتایەکی تا ڕادەیەک جیایە و بە سۆزە بەرامبەر منداڵ وای کردووە کە تا ڕادەیەک دڵی دایک و باوە کە سوکار لەولانەوە خۆش بێت کە منداڵەکانیان کەمتر تووشی ئەو ڤایرۆسە دەبن یاخۆت ئەگەری توشببوونیان بە شێوەیەکی گشتی زیاترە لە ئاستی جیهان هەروەکو دەبینین لە زۆربەی وڵاتەکان لە وڵاتە پێشکەوتەکان و تەنانەت لە وڵاتە گەشەسەندووەکانیش ڕێژەی توشببوونی منداڵان بە ڤایرۆسی کۆڕۆنا تا ڕادەیەکی زۆر کەمترە دەتوانین بڵین لە وڵاتی ئەمریکا ڕێژەی توشببوونی منداڵان بە گشتی لەسەر ئاسی هەمووی 9 بۆ 10 لە سەدا کە ئەوە بە بەراورد بە ژمارەی خەڵکانی تر دەتوانین بڵین ئێجگار زۆر کەمە لەو ڕێژەیە کە توش دەبن دەتوانین منداڵەکان پۆلیۆ بکەین بۆ 3 بەش تەمەنی خوار 2 ساڵی تەمەنی 2 ساڵی تا 10 ساڵی 10 ساڵی تا 18 ساڵی لەو 10 ساڵیە ڕێژەی توشببوونی خوار 2 ساڵی زۆر کەمە بەڵام ئەگەر منداڵی خوار 2 ساڵ تووشی پەتایەکە بێت بە قورستر دەیگرێت لەبەر ئەوەی کە بەرگری لاواسترا لە نێوانی 2 ساڵ بۆ 10 ساڵ ئەگەری توشببوونی منداڵ هەیە هەروەکو ڕێژەکانی تر بەڵام نیشانەکانی یاخود گرتنی منداڵەکە بۆ پەتایەکە سوکترە وەکولەوەی کە لە 2 ساڵی دەیگرێت لە 10 ساڵ بۆ 18 ساڵ دەتوانین بڵین تا ڕادەیەک کەمتر تووشی ڤایرۆسەکە دەبن و ئەگەر کەم توش بن بە هەمان شێوە ڕێژەی نیشانەکان و قورسی و خەستی نەخۆشیەکە لەسەر منداڵەکان کەمتر دەردەکەوێت زۆر باش ئەو بەپێی تەمەن دەتوانین بۆ شێوەیە پۆلیۆنیان بکەین دوای ئەوە بەپێی نیشانەکان بە هەمان شێوە دابەش دەکرێتەوە بۆ 3 بەش بەشێکی زۆری منداڵەکان لە هەموو تەمەنەکان نزیکەی 150یان بێ نیشانەیە هیچ نیشانەیەک لەسەریان دەرناکەوێت و هەست ناکەی کە ئەو منداڵە ئەگەر نەخۆشیەکەشی هەبێت یاخود ڤایرۆسەکە هەبێت نیشانەی نییە ئەوەی خۆی شتێکی دەتوانین لە سنووری ئاساییە شتێکی وانە کە هەست پێ بکرێت ئەو منداڵە نەخۆشە بەشێکی تریان نزیکەی لە 130 ئەگەر نیشانان لێ بە دەرکەوێت بەپێی ئەوە لێکۆڵنەوەکانە کە لەوانەیە داتانی کە چەند مانیەکە لە بەردەست بەڵێ
لەوانەیە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر جیاوازی هەبێت یاخود هەریەکە بە پێی وڵاتی خۆی پۆلێنی خۆی هەبێت بەڵام بەگشتی بە هەموو لێکدانەوەکان بەو شێوەیە نزیکەی سەداسی منداڵەکان نیشانەی کەمیان هەیە نیشانەکەمەکان بۆ نمونە هەندێک جار دەردەکەوێت یاخود هەندێک جار ناڕاحەتی دەکات یاخود هەندێک جار منداڵەکە هەست دەکەی کە نەخۆشە پێویستی لەوانێ بە چاودێری و بە بینینی پزیشک و بە دەرمان بێت بەشێکی تریان کە دەمێتەوە نزیکەی 120 ئەو 120 نیشانەکانیان لێ بە دەردەکەوێت ئاجا نیشانەکان کە دەردەکەوێت هەندێک جار بە قورسی دەگرن بە هی گەورانە چێت ئەو نیشانانە یعنی مەبەست ئەو 120 کە نیشانەکانیان لە نیشانەکانی گەورەکان خۆی کە هەموو نیشانەکان ئەگەر بە دەرکەوێت لە منداڵ دەتوانین بڵین هەمان ئەو نیشانانەیە کە لە گەورە هەیە بەڵام بە شێوەیەکی جیاوازتر تۆزێک لەبەرەوەی منداڵ لاوازە هێز و توانای کەمە وزەی بۆ شێوەیە نیە لەوانەیە نیشانەکان قرستر بن هەندێک جار لەسەری بەتایبەت کە لە خوارد و ساڵەوە تووشی منداڵەکە دەبێت دکتۆر محەممەد دەسمەلای دکتۆر هیشام دکتۆر جان زۆر خۆشحاڵم کە جارێکی تر لە بەرنامەی کۆڤید 19 لەگەڵ جەنابتە شاد دەبینەوە کە ئێستا ڕاستە خۆ لەزا خۆ لەگەڵمانای جەنابەت پرۆفیسۆری و پسپۆڕیت لە نەخۆشیە میکرۆبیەکان هەیە و دڵنیام بەردەوام لە لێکۆڵینەوە و لە خوێندنەوەی تازەترین زانیاری و لێکدانەوەی ئەوەی کە لە هەمووی گرنگترە کورداندنی ئەو زانیاریانەیە کە لەلایەن بەڕێستەوە دەکرێت دەمەوێت سەرەتا لەوە بپرسم کە تۆ شارەزایەکی تەواو لە سیستمی بەرگری لەشی مرۆڤیش هەیە جیاوازی بینی سیستمی بەرگری منداڵ و کەسی پێگەیشت و چۆن دەبینی دکتۆر جان؟ بله زۆر سوپاس جنابی دکتۆر هەست و سڵاو بووتە بۆ مهوانێتە و بۆ کادرێ کوردستان 24 الدهوکێ حەمیە ڕاستی سیستمی بەرگری وەختی خودێ بچی کردێت سیستمی بەرگری سیستمێکی تەواوە و کاملە بەڵێ ئەف سیستمە دوو تشت بوو دەوێتن شارەزایی بوو دەوێتن لەگەڵ ژیانێ لەگەڵ عەمری شارەزاییەک بۆ وی سیستمی بەرگریت بکەوێتن دا پێز ببێتن الفيدر كي جوازية كهاي سيستم بلغيري المندالان حتى تقريبا نزيكي 12 صالي كو اف سيستم بلغيري امد بجني انيت اميونيتي ان خطي عوليكا او بجني مناعة يا خلقي اف سيستم هاني افي هاني زور بهيزة وبتوندا بتر اش عمرت بشتي 12 صالي ان 11 صالي فالفيدر كامد بينين بوشينو كان نشانة كورونا فيروس جوازن الفان عمرت بتشيكا ان اش مازنا اولا تشوكو اف انت اميونيتي زور بتوندا خط دفاعي عوليكا يا مناعي ضد في فيروسي وخالك دي مهمتر هيا او جي ديستريبيوشن ان بلاو بينا ريسبتورا او امد بيجني اي سي اي 2 الفيدر كل من دالان حتى تقريبا 12 صالي جوازه اف ريسبتورات هني تركيزي وانا السيستم هنا سي يبلند قبل دافي والدفني بترتر السياكان فجبر هندي امد بيجي بينين كو نشانه كورونا فيروس افيد جهنا سياكان او بيجني نيمونيا ان نشانه تند الفي عمري كيمترن وهر وسا امد بيني كو اف بتشكت هني هيزا وانا بو بلاف كلنا في فيروسي بترش مزنان چونكو فيروس تمينتن السيستم وانيا هنا سي صلال الدافي والدفني بتا بتر اجرا بلاف بينا في فيروسي بله دەستەکان خۆش بێ جەنابی پرۆفیسۆر لەسەر قەزیەی مەناعە و لەسەر دووبارە توشبوونەوە ئەوانە زیاتر دوایی بەڕێزت ڕاددەگرم بەڵام ئێستا بابەتێک هەیە کە باسی لێوە دەکرێت و زۆرتر کێشەی دەتوانین بڵین مخۆی ناو خێزانەکانە بە شێوەیەکی گشتی حەزم لێ لەسەر پێشەوەی پرسیارەکە بۆ تەمەنێکی تایبەت دکتۆر محەممەد لە تۆ بکەم دەمێت ڕێی تۆ بزانم دکتۆر ژان لەسەر شێوازی داوامکردنی ئەو تەمەنە لە قوتابخانەکان لە تەنانەت لە ئامادەیەکانیش بێت تەنانەت لە زانکۆکانیش بێ ئەم تێکەڵبوونە ڕێگایەکە بۆ ئەوەی کە مەسەلەن ژیان ئاسایی تر بێ بەڵام لە هەمان کاتاب کە بەرگریەکە ڕێژەی توشبوون بەرز بکاتەوە بەرگریەکە زیاتر دروست ناکات لە ناو کۆمەڵگە بله راستی وکی جناب تا گوتی دوید جیان آسایی بتن و ایکش گرنگترین تشت
دا جیان بردوام بت و پرورده بردوام بت کو قطابخانه نه بل الفيدر كي اف بريارة حكمتها ما حتى انه كبريارة كي درستن كو هندك بولا يد بردوام بنت قطابخانه دا تايبت بولا 12 و بولا ايكي و بولا دوي بهروسا جيبجي كرنا رين ماين خو بارستني كو هر مرحله كي آن هر صفحه كي جماره 15 قطابي تدبن و اوه همي بكار اینانا ماسكابن و اوه تشتكي درسته تماما بر الفيدر كي مطرسيه هيد فيد ديفتشونك هبت بوفان قطابيان بتايبت اف قطابيات هنه وقتش قطابخانه درد كفن تشل مالت خو تينوا چكو اف قطابيات هنه تشيد بتن وكي مگوتي ببنا تايبت او قطابيات بولا ايكي ودوه اوه هنه كو في فيروسي بشواكي مطرسي والناف خزانه خو بلاوه بكن چكو وكي امرزانين كو نيشان النقوانا تشيد بتن كيم بتن وهر وصا دویتن اف قطابخانه هنه رنماین پابندبین و خوپارستنه بتعقیمه اف تشتیت هنه الدیفچونه کبتن هر وصا کادر تندرستی هر باجره که دویت سردان وان قطابخانه بکن بردوام بزانن که اف قطابخانه و اف مامستایتوانه پابند بن ویرک وان ریکت خوپارستنه و هر نشانه که ایکش وان قطابیان در کبتن دویتن الجهه مطرسيه دابتن دول ديفتشونك بو هابتن دو اوا بلاوه نبتن اما كو اف قطابيت هنه كو جريجكي مناعي بوان چيبتن از بينم حتى نوكا وكي امد بيجن مناعه كومال تشتكي خياليه لقى الكورونا فيروسي هكر هابتن چيبتن بل امد بين نوكا كو سيبهري فيروس الكردستاني بلاو ب 8 گنجان ده و گنجت هنه تقریبا نوتش صادش وانا بشواكي بما ترسيه در بازد بن اجوی قناغا كورونا فيروسي. بله. دست خوش به دکتور جان. دقرم ولات چونکه او براسی من بوی او تبینیش منوسی که است جنابت آماجت پیکر مسئله خیالی بونی وکو پیدلن مناعی کومال یعنی هرد ایمیونیتی دێمە سەر ئەو بابەتە زیاتر لە سەری ڕادەوەستم بەڵام دکتۆر محەممەد من دەمێ ئەو پرسیارە بکەم ئێوە ئێستا کە نەخۆشەکان دەبین چ لە نەخۆشخانەی حکومیەکان چ لە کلینیکەکان یعنی منداڵ خۆ دەزانی لە تەمەنی منداڵیە بەرزبوونەوەی تای هەیە نەخۆشی تری هەیە سکچوونی هەیە مەشاکیلی تری هەیە ئێوە ئێستا ڕوئیاتان لەسەر ئەو نیشانانە گۆڕاوە چونکە ئێستا مەسەلەن دایک و باوکێک کە مناڵێکیان نەخۆشەکەوێ لەوانەیە وا حس بکەن ئەمە کۆڕۆنایە یان چۆن بزانن ئەمە کۆڕۆنانی ئێوە هیچ شتێکتان لە ناو کۆمەڵگەی خۆمانە بینیوە یان جیاوازیتان کردووە لەوەی کە ئەمانە لە 20% بن یان لەو 30% بن کە نیشانەی سووکیان هەبێ بەڵێ ڕاستی کۆڕۆنا دەتوانین بڵین تا ڕادەیەک نیشانەکانی هەروەکو ڤایرۆسێکی دیکەی سادەیە کە منداڵ تووشی دەبێت لەبەرەوە دەتوانین بڵین جیاکردنەوەی کۆڕۆنا هەر بە نیشانەکان وەکو تەحەدایەک وایە یعنی وەکو چۆن کە شتێک ڕوبەڕووی دەبیەوە وەک ڕوبەڕوونەوە مەبەستم بەبێ پشکنینی کۆڕۆنا لە هاوپیشەکانمان نووسی بووی وەکو کەرەوز و معدەنووس بەڵێ ڕاستی لەوانەیە سەوزە فرۆشەکە باشتر بزانێت جیاکاتەوە ئێوەش بە هەمان شێوە قەدوان لێ هاتووە داوای کەرەوز لێ بکەن معدەنووس بەریتەوە وڵای مەگە پرسیار بکەم دەنا هەبوو خۆم زۆر لە منداڵیەوە وەردەویستی ڕاستی هەر ئەوە وای کردووە جیاکردنەوەی 100% بڵێ کە ئەوە کۆڕۆنا یان ئەوە بۆ نمونە ئینفلۆنزا یان پەتایەکی وەرزیە ناتوانانی ڕاستەوە خۆ جێ بکەوە بەڵام ئەو منداڵانەی کە نیشانەکانیان قورسە یاخود بۆ نمونە هەست پێ دەکەی کە لە نیشانەکانی کۆڕۆنا ئەوەی کە تێبینی بکرێت بۆ نمونە کۆخەیەکی زۆر یاخود بەردەوام تایەکی بەرزتر هیلاک بوونی زیاتر هەندێک جار کە لە منداڵان دەردەکەوێت شەکەت بوون نەخواردن لەوانەیە زکچوون یاخود ئازاری سێک ئەوانە ئەگەر منداڵ بەتوندی بیگرێت بۆ نمونە تۆ لە مێشکی خۆت یاخود لە بۆچوونی خۆت دادنی کە پێویست بێت لەوانەیە ئەو پشکنینی بۆ بکرێنەکانتان ینی مەسەڵەن کە ئەو کە کومانەکەن ینی چۆن ناڵەکە هەڵەسەنگێن ڕاستی دوایەوەی کە تۆ بڕیارتدا ئەگەری توژبوونی ئەو منداڵە هەیە پێویستە پشکنینی کۆڕۆنای بۆ بکرێت ئایا بەڕێگەی مەتەڵەن خوێنە یاخود بە ڕێگەی وەرگرتنی خۆزعایە یاخود بۆ نمونە لە ڕێگەی
گرتنی تیشکی سنگەوە یاخود ئەگەر پێویستکە بۆ نمونە بە میفراس بە هەر هۆکارێک یاخود بە هەر ڕێگا کە پێویست بێت بۆ دیاریکردنی سەداسەتی نەخۆشیەکە لە منداڵاندا بە هەمان شێوە پێویستەکە ئەو ڕێگا بگیرێتە بەر. بەڵام ئێمە کە دەڵێن جیاکردنەوەی ڤایرۆسەکە بەو شێوەیە لە ڤایرۆسێکی تر قورسە بەو مانانیە کە بە هیچ شێوەیەک لە منداڵان ڕوونادا بۆی هەیە منداڵ تووشی ڤایرۆسەکە ببێت و بە قورسی بیگرێت. هەندێک چارەسەرەکان هەریەکن یعنی بۆ نمونە ئەو پرۆتۆکۆلانی کە لە بۆ کەسی پێگەیشت و بەکارهێنرێت دەکرێت لە مناڵیشا بەکاربهێنرێت. بەڵێ ینی چارەسەرەکان لێرەدا چۆن دەکەوێتەوە ئێمە لەبەرەوەی ڤایرۆس تا ئێستا 100 بڵێن ئەوە ڤاکسینێکە یاخود دەرمانێکی سەدا تا ئێستا نەبۆ منداڵ نەبۆ گەورە کە ڕێژەی توژبوونی ئەجگار زۆرە ئەوەش 100 نییە. هەندێک ڤایرۆس هەندێک ڤاکسین یاخود دەرمان کە لە وڵاتەکانی بۆ منە رووسیا ئەمریکا یاخود بەریتانیا باز دەکرێت ئەگەری هەیە لەوانەیە ڕاست بێ یاخود کاریگەری هەبێت و سوودی لێ ببیدرێ. پرۆتۆکۆل زۆرن گایدلاین زۆرن بەڵێنی تەنانەت لە ناو یەک وڵاتە لەوانەیە بە چەند شێوازە بێت لەبینی مەزای دکتۆرێکە کە دەڵێن ئەوە دەرمانی تایە و پاراسۆڵە سەلمێنراوە بۆ شێوەیە نییە بڵێ ئەوە دەرمانی کۆرۆنا و سەلمێنرا و دەتوانی بیدێ و سوودی تەواوی هەیە بۆ منداڵانش بە هەمان شێوە. بەڵام ئەوەی کە گرینگە لە کاتی ڕوودانی هەر کێشەیەک یاخود نیشانەیەک یاخود دروستبوونی نیشانەکان پێویستە تۆ کۆنتترۆلی ئەو نیشانە بکەیت. بۆ نمونوناکە منداڵ تای بەرز دەبێتەوە پێویستە دەرمانی تای بێ بدرێت یاخود سارد بکرێتەوە یاخود ئاوی بەکاربێنرێت بۆی کە منداڵەکەی پێسار بکرێتەوە. بۆ نمونونەکە کۆخەی دەبێت لەوانەیە دەرمانی کۆخەی پێ بدرێت. ئەگەر ئیلتیهابات یاخود هەوکردنی لەگەڵ بێت بۆ نمونە هەوکردنی سیەکان کە لەوانەیە ئەوە پێشەکی بێ بەهۆی ڤایرۆسەکەەوە تووشی هەوکردنی بەکتریا بێت ئەو کاتە پێویستەکە دەرمانی دژی زیندگی وەربگرێت. لە هەمان کاتدا لەوانەیە پێدانی هەندێک جۆری ڤیتامین وکو ڤیتامین دی کە لە زۆربەی لێکۆڵینەوەکان ئاماژە بۆ دەکات کە یەکێک لەو ماددە سوود بەخشانەیە لە دژی کۆڕۆنا ئیش دەکات بۆ منداڵیش بە هەمان شێوە بەکاربهێنرێت. هەروەها جۆرە ڤیتامینی تر یاخود ئەومان لەبیر نەچێت کە منداڵ زۆر پێویستە سیستەمی خۆراکی زۆر باش بێ، پشودانی زۆر باش بێ، خەوی زۆر باش بێ، چاودێریکردنی وردی زۆر باش بێ، هەروەها دوورکەوتنەوەی لە خەڵک بە تایبەت لە زۆر باشە خێزانەوە ئەو شتانی بەردەمیشت هەمووی بە درێژی باسی لەکەین کە بزانم بۆچی لە بەردەمی خۆدادانەوە و حەزم لێ زانیاری زیاتریش لەسەرەوە بە دایکان و باوکان دەین. دکتۆری شامیان دێمە لای جەنابەت ئەمڕۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی باس لە وشەی شەپۆل یان وەیڤی کۆرۆنا دەکات کۆرۆنای نوێ ئەو دەڵێ شتێک نییە بە ناوی وەیڤ کۆرۆنا بەردەوامە و دەمێنێ و ئەوەی کە پێشتر ڕوویداوە کە هەبووە هەر هەمان ئەو کۆرۆنایە بەڵام ناو بەناو کەمە بێتەوە و دەست پێ ئەکاتەوە. ڕای جەنابەت چییە لەسەر ئەم قسەیە؟ بله بخو لأزموني زانستي همو پتکان تایبەت ئەو پەتایم لە پێش ئێستا لە جیهان دەرچوون ئەو پەتانە بە شێوەکی پێ دەڵێن وێڤ دەست پێ دەکەێت یعنی یەکام شەپۆڵی یەکام شەپۆڵی دووام شەپۆڵی سیەم ئەvە تشتێکی زانستی مەوجودە لە هەموو کتێبەکانی زانستی و لە ڤایرۆلۆجی. بەس ئەگەر ئێمە بێن لەسەر ئەو شەپۆڵی ئێستا کۆرۆنا ڤایرەس ئێمە نۆڤەل کۆرۆنا ڤایرەس وا بزانم تقریبەن سێبەهری جیهان ئێستا لە شەپۆڵی یەکەمە بەس هەر ئەو شەپۆڵی یەکەمە ئەو ژی قوناغی هەیە فێزی هەیە مەرحەلەی هەیە هەر شەپۆلێک تقریبەن 1 تا 4 فێزی هەیە فێزی چوارە ئەو فێزی پێدەڵێن على ئەساس خەڵک بڕوت بۆ هێرد ئیمیونیتی ئان بەرگری کۆماڵ ئەوێ مگوتی ئەوە لەگەڵ کۆرۆنا ڤایرەس شتێکی خەیالیە. ئەگەر بێ سەیری عێراق بکەین و کوردستان بکەین ئێستا عێراق و کوردستان لە شەپۆڵی یەکەمە بەڵام لە فێزی سیەمە فێزی سیەم بە هزاران خەڵک توش دەبن و ڕێژەی مردن تقریبان 2 حتا 3 سەدەیە. بەس ئەگەر بگەڕێنەوە لە هەندێک شوێن لە جیهاندا ئەف بەلەبوونە ڤایرۆسێ گەهشتیە لووتکەی لە لووتکەی هاتیە خارێ وەختی هاتی خارێ گەهشتیە ئاستەکی پێدەڵێن پلاتو
فجارك دي لأوروبا استبلغوني فيروسي لأوروبا تايبت استا لفرنسا لألمانيا يعني لا يزانستي تشين بيجين أو شابولي دوامة بس شابولي دوام دافيت أجر فيروس أو شوينا نمينتين جارك دي لدروي ولاد بيتن بيدلين شابولي دوام بله. فلسر تقريري WHO وابزانم استجهان همو لنفس شابولي لشابولي كما بەڵێ دەست خۆش دکتۆر گیان چەند هەواڵێک هەیە لەسەر ئەم پەتایە بۆ بینەرانی پێشکەشەکەم پاشانیش دەمەوێت دکتۆری شام تۆش ڕێی خۆتی لەسەر بدەیت ئێمە ئەو هەواڵانە طبعاً هەواڵی سەرنجڕاکێشن یان هەواڵی بڵین نوێن و شتی سەیر و سەمەرش هەیە یعنی مەسەلەن دەڵێت لە چاینا خەڵکانێک هەیە بۆ ئەوەی بڵێن على ئاساس ئێمە پێی باشە بین دکتۆر محەممەد چون لە ناو ئاوی زێرا بوو مەجرا و ئەوەکان مەلەوانیان کردو على ئاساس ئەوە یەکێکە لە ڕێگەکانی چارەسەر بەڵام ئەوەی کە هی ئەوەیە بە شێوازێکی بڵین حسابی بۆ بکرێت لە ڕووی مزداقیەتەوە لە ڕووی ڕاستی و دروستیەوە چەند هەواڵێکمان هەڵبژاردۆ کە پێتانڵین یەک لەوانە ئەنتۆنیۆ فاوچی کە زۆر بەمان ئەو پزیشکە لەوەتەی کۆڕۆنا سەری هەڵداوە گوێمە لە ناوی بووە کە ئەم ڕاوێژکارە ڕاوێژکارێکی دڵسۆزی ترامپی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە زۆر جار خۆی ینی لە لێدوانەکانی ئەویش دەدزێتەوە چکە دەڵێ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەسێکی سیاسیە زوو بەعزێ جار هەیە لە دەرەوەی ئەوانی کە من پێڵم باسیەکە بەڵام خۆی ڕەئی وایە دەڵێت تاوەکو کۆتایی ساڵ 100 ملیۆن ڤاکسین بۆ هاوڵاتیان بەردەست دەبێت لە مانگی چواری 2021 ڤاکسین بۆ هەموو هاوڵاتێکی ئەمریکی دابین دەکەن بێگومان ئەو 100 ملیۆن ڤاکسینە بۆ هاوڵاتیانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای مەبەستێتی ئەوە یەک لەو هەواڵانەیە کە ئەمڕۆ قسەی لەسەر کردووە. WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ استراتیژیەتی توشبوونی خەڵک بۆ گەیشتن بە بەرگری بە کۆمەڵ کارێکی نائەخلاقیە چونکە هەتا ئەگەیتە ئەو لێڤڵاتە ئەگەیتە ئەو ئاستە خەڵکانێکی زۆر جان لە دەست دەدەن کە باشترین شت بۆ ئەگەر بمانێ ئێمە ئەو بەرگریە بە کۆمەڵە دروست بێ و کۆڕۆنا کەم بێتەوە هەر بێت طریقەکە تەنها ڤاکسین بێ بۆی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو جۆرە لێکدانەوەیان ئەو جۆرە پرەنسیپە دکتۆر محەممەد بە هەموو شوێک ڕەف دەکاتەوە کارێکی ناخلاقیت دەشمێت ڕەبتی بکەم و دوای لەگەڵ دکتۆری شام کە ئەڵێ شتێکی خەیاڵیە لە هەرێمی کوردستان. دایرێکت ساینس دەڵێ بە پێی توێژینەوەکان ڤایتامین دی کاریگەری باشیە لە دژی کۆڕۆنا و ئێستاش ئەم توێژینەوەیە کە لە ئەم توێژینەوانە لە بەریتانیا و لە ئیسپانیا کراون بۆیان دەرکەوتەوە کە ڤایتامین دی کاریگەری باشی هەیە و ئەمانش لە بەهاوبەشی کراوە تاوان لە یەکێک لە کۆلێژەکانی کینگ مێری. بینە سەر هەواڵێکی تر کە دەڵێ ئەویش لە CNN هەمووان دەزانین ئاژانسێک و تەلەڤیزیۆنێکی بەناوبانگی جیهانی دەڵێت دوو توێژینەوەی دانیمارکی و کەنەدی ئەو کەسانەی کە گروپی خوێنیان ئەی بیە تونتر تووشی کۆڕۆنا دەبن بێگومان کە ئەم هەواڵانە بڵاو دەکرێتوان کە ئەم زانستانە بڵاو دەکرێت ناکرێ مەسەلەن کەسێک کە ئەی بێ زۆر زیاتر خۆی بترسێنەوە یەکێکیش کە بیبێ پشتی لێ بکاتەوە بڵێ وەڵام من توش نەبم طبعاً ئەوە مجرد توێژینەوەیە دەڵێ ئەو کەسانەی ئەوە تونتر تووشی کۆڕۆنا دەبن تونتر چییە لەوانەیە لەسەر 2000 کەسیان کردبێ لەو 2000 کەسەوانی دەرچوونە ئەیبیان هەیە یعنی زیاتر داخل بوون لە نەخۆشخانە جنا بڵێ گروپەکانی تر پشتی لێ بکەنەوە نەخێوانیە بەس ئەمە وەکو زانیاریە شتی تازەیە ینی حەزمان لێ ئێوە بیزانن. یەکێکی تر لە هەواڵەکان کە لە رووسیا هاتووە ئەڵێ وەزیری تەندروستی ئەو وڵاتە ئێستا 2 ڤاکسین ئامادەن بۆ مانگی دێسەمبەر مانگی 12 ڤاکسینی سێمیش بەردەست دەبێت لەگەڵ دکتۆری شام باسیەکەم لەسەر ئەو قەزیە بزانیم ینی شێوازی ڤاکسینەکان چیە بۆ دوان ئامادەیە و سێمیش بەردەست دەبێت. ئەگەر هەواڵی ترما بێ بزانین بەڵێ فایزەر کۆمپانیایەکی بەناوبانگی دەرمانە توێژینەوەکانی فراوانتر دەکات بۆ دۆزینەوەی ڤاکسین ئێستا 44,000 کەس لە توێژینەوەکان بەشدارن بەشێکیان ئەوەی کە گرنگە دکتۆر محەممەد لە تەمەنی 12 بۆ 15 ساڵین ینی ئەیانەوێ بۆ منداڵیش ببێت دوای لەسەر ئەوش قساکەم زانم بۆچی ینی جیاوازی هەیە ئایا مناڵ ئەتوانێت ڤاکسین
بەکاربێنیان وڵای ئەکسەر بە ئەو بکەینە پرسیار بەڵێ ڤاکسین بۆ مناڵە بێت بەڵێ ینی باشترین بەرگری بۆ منداڵ ڤاکسینە ئێمە دەزانین کە مەبەستم لە هی کۆڕۆنا بڵی کە لە هەر ڤاکسینێک کە بدرێت مهم گرنگەکە لەودا کە بەرگری ئەو کەسە بەهێزکات ئێمە دەزانین کە دانانی پلانی ڤاکسین هەر لە سەرەتای تەمەنی منداڵیەوەیە لە هەفتەی یەکەم دوای ئەوە مانگی دووەم جۆرە بەکتریا و ڤایرۆسێکی پێ دەناسێنن کە بۆ ئەوی ئەو دوای بەرگری لە دژی ئەو جۆرانە بەهێزکات لەبەرەوە پێدانی ڤاکسینی کۆڕۆنا بە هەماشەوە دوای لێکدانەوە و بەکارهێنان و سەلماندن بە هەماشەوە دەکرێت بۆ منداڵانیش بەکاربهێنرێت و بەرگری ئەوان بەهێزتر بکات تاوەکو لە دوا ڕۆژشدا بە هەماشەوە بەرگریان دژی ئەو جۆرە ڤایرۆسە بەهێزتر ببێت دەست خۆش بێ دکتۆری شام وەزیری تەندروستی رووسیا دەڵێت 2 حازرە و سێمیش لە مانجی 12 حازرە بێت یعنی ڕای تۆ چیە لەسەر ئەم قسەیە لەسەر ڤاکسین بەگشتی و لەسەر ئەم وتەی وەزیری تەندروستی رووسیا ڕاستی جەنابی دکتۆر لە پێش مانگێک 2 مانگ دلێمە خوشتر بی و ڤاکسین احتیمالە سەری مانگی 10 یان سەری مانگی 12 ئەنجام بدێت و بەلاو بتل جیهانێ بەڵێ ئەمت بینین وەکی جەنابێت دەزانین ئەنجامدانا ڤاکسینێ تایبەت بۆ ڤایرۆسێکی وەکی RNA جۆرێکی سنگل ستراندد RNA گەلە زەحمەتە و قورسە و جەنابێت دەزانێت هەمی ڤاکسین 3 ترایل هەنە نوکە gelek kompanya taybet Oxford'a, Moderna'ya, Pfizer'a تقريبا ترايل دوام وترايل سيام تقدر طبقا دينا دا على اساس فاكسينا كي بهلا بيدالين امرجنسي فاكسين هابتن وتقريبا لو كان جهاني صدو بينجي جه شولت كان بو انجام داني فاكسيني وحفت هشتك شوانا الترايل سينا يعني إماد الخوشن أو همو بيكجار إيش دكن أجر مثلا أستانجك أو مثلا بلوكك أو روستان دك اليك فاكسين شبي شبت يدي دس بي بكتن بنمونا مثلا أسترازينيكا بري فترة كي إيشكي خراب در كات روستان بوما وكي ديسا دس بي كرفا نوكا مثلا شركة جونسون أند جونسون لبيش دوروش سيروش أوانجي أستانجك نخوشك در كات أوانجي روستان بس بنمونا مثلا شركة موديرنا بردوامة شركة فايزر اند بايونتيك في ألماني أو بردوامة عندك شركة روسي وصيني بردوامة مشكلة فاكسينة جناب تتزانة دكتور دو تشتيت جرنجي هنا سيفتي وإفيكاسي نوكا مشكلة جهان وأف كومبانيات هنا حمي تقريبا إفيكاسي نوعك ما ضامن كردينا بس استاذ سيفتي مشكلة يعني أو دركتنا فان إيشيت جران بتايبات الجل أوكسفورد أنو قال جونسون ولو جونسون أند جونسون نقول يا تجوري إيه كدي تشكو على أساس أو خصوصياتها بأو كسانة ففاكسين وابزانم يعني لقال في فترة ولقال في بتاي جهاني فاكسين لا محالة يعني أجر دماهيك هاي فضوزدا أنسري 2021 ندر كافتن ده هر افاكسينا در كافتو ده هر افاكسينا بلا وابتن بس وكي بو جنابتا قلت دو تشتي مهم جرين كان سيفتي وإفيكاسي وعمد بيني انه كان امريكا بو زانستا اثبات بي بشتي اف استانجي در كاتي جونسون اند جونسون بانه اف شركات هاني نماينه تحت تاثير سياستك وفاكسينك بهلا ببوراندن سيفتي وإفيكاسي در كافت فعالم نوكا وزانست حمي مرتاحن كو اف فاكسينه در كافت دي فاكسينه كي بهز بتن وسيفتي القلب بتن دەست خۆش بێ دکتۆر جان ئەوە ینی دەڵێ ینی شایەکە لە ئەمریکایە بەزمەکە لە رووسایە ئەوان ئەمریکا ئینتیخاباتیان هەیە رووسیا شەو پەلەپەلێتی ڤاکسینەکە بداتە وڵاتانی عەرەبیش سوپاس دکتۆری شام دێمەوە لات بەس دکتۆر محەممەد بینە سەر دکتۆری شام دەڵێ مثلەن کەوەکو باسی کرد ئەو ڤاکسینە پێویستی بە لایەنی سەلامەتی هەیە و لایەنی ئیشکردن هەیە لە ئیشکردنەکە تا ڕادەیەکەوەیە بەڵام سەلامەتیەکەمەوە کە تووشی ئەو دەبین ئەگەر بینە سەر مناڵیش کە لە ناو لە قوتابخانەکان یان لە شوێنەکانی کە تێکەڵبوون و ملامەسەی هەیە لەگەڵ دەوروبەر بێگومان بە هەمان شێوە ڕێ ئەو پرۆسیجەرە سەلامەتی هەبێ و دوۆش
لە بەردەم تا کۆمەڵێکشت هەیە ماسکە بینم دەبێت ئاوێک دەبینم و بڵێگە بینم کە تایبەتە بە خواردنەوەی ئاوی منداڵان کە لە ماڵەوەیان شەربەتێک شتێک لەگەڵ خوانە بن و جێڵێکی دەست خاوێنکردنەوە حەزم لێ لەسەر ئەوانە قسەما بۆ بکەیت چۆن ئێمە بتوانین ئەو بیرۆکانەی لەو شتانە مەطلوبە بگەینی مناڵەکان بەڵێ جا پێشەوەی کە دەست بۆ بابەتە بکەین پێم خۆشە ئێمە باسی ژێرخانێکی گرنگی هەموو نەتەوەیەک بکەین بە تایبەت نەتەوەکانی ئێستا کە بریتە لە قوتابخانە قوتابخانە دەتوانین بڵێن مەزنترین هۆکاری پێشکەوتنی هەموو میلەتێکە پەروەردە فێرکردن زانست هەموو شتێک لە ڕێی قوتابخانەوە دەبێت هەر وڵاتێک کە قوتابخانە و بایەخی خوێندن و زانست و پەروەردە لە پێشەوە بێت بێگومان ئەو وڵاتە لە چڵەپۆپەی سەرکەوتن و پێشکەوتن و بەرەو پێشچوونە لەبەر ئەوە کردنەوەی قوتابخانە خاڵی گرنگی وەرچەرخانە لەو بارودۆخەنە هەموارەدا ئایا ئێمە بڕیار دەدەین قوتابخانە بکرێتەوە یاخود بڕیار نادەین ئەوە بەڕاستی کێشمەکێشم یاخود مقۆمەقۆیکی زۆری لەسرە و تا ئێستاش هەر بەردەوامە و تا ئێستاش بە شێوازێک چەند پۆلێک کراوەتەوە بڕیاری سەداسەت نییە بڵێ قوتابخانە بە بکرێتەوە ئێمە دینە سەر ئەو بابەتی کە ئایا تۆکو پزیشێکی مناڵان ڕاتچیە ینی مەسەلا ڕاستەکەی ئێمە بە جۆری لێکدانەوەکان لەبەرەوەی وڵاتی ئێمە ئەو وڵاتە پێشکەوتووە نین کە بتوانین لێکۆڵنەوەیەک یاخود دراستێکی ڕسمی بکەین بیکەینە بنەمای سەرەکی کە لەسەر ئەو بنەمایە بڕۆین ئێمە هەر وەکو وڵاتانی تر ئەو وڵاتانی کە ڕۆژهەڵاتی ناوین یاخود وڵاتە بەرەو پێشکەوتنەکان دەبێت بەڕاستی بەدووە ئەو بەداخەوە ئەوە دەڵێم دەبێت لەسەر ئەو ڕێڕەوە بڕۆین کە وڵاتانی تر پێشکەوت وڵاتانی تری پێشکەوت و چڕێ ڕێوەی دەگرنە بەر ئێمەش دەبێەوە بگرینە بەر لەبەرەوەی زانستەکە لای ئەوانەوەزێکیان کردویانەتەوە و ئەو شتانش بەکارێرن مناڵە جا ئێستا ئێمە کە قوتابخانەکان ئایا کرایەوە یان نەکرایەوە ئێمە کە قوتابخانەکان دەکەینەوە پێویستە چ شتێک بکەین چ هەڵوێستێکمان هەبێ بۆ پاراستنی منداڵەکان لە ناو قوتابخانەکان و دوای گەڕانەوەی منداڵەکان لە قوتابخانە بۆ ماڵەوە بە هەمان شێوە پاراستنیان دەتوانین بڵین سێ خاڵی گرنگ هەیە بۆکردنەوەی قوتابخانەکان یەکەمیان ئەوەیە ئەو هەنگاوانەی کە قوتابخانە دەیگرێتە بەر و پێویستە لەسەری بیکات چ جێبەجێ بکات دووەمیان ئەو هەنگاوانەی کە پێویستە منداڵەکە جێبەجێ بکات سێمیان ئەو هەنگاوانەی کە پێویستە دایک و باوک و ماڵەوە بەرامبەر منداڵەکە جێبەجێ بکات لەبەرەوە ئەو سێشتا دەتوانین بکەینە بنەمایەک یاخود بناغەیەک بۆ کردنەوەی قوتابخانەکان و چۆنیەتی کردنەوەی قوتابخانەکان و چۆنیەتی بەردەوامبوونی منداڵەکان و قوتابیەکان لەو قوتابخانە و لەسەر خوێندن و پرۆسی خوێندن زۆر باش ئێستا ئێمە بابینە سەر ئەوەی کە ئەوە متعلقە بە منداڵ و بە خێزانەکەی پەیوەندی بە منداڵ و بە خێزانەوەیە ئێمە کە باسی منداڵ دەکەین پێویستە یەکەم شت منداڵەکە بە شێوەیەکی پاک و خاوێن بڕواتە قوتابخانە بۆ نمونە شۆردنی منداڵ بە ڕێژەیەکی زیاتر لە کاتی پێویست بەکاربهێنرێت و دایکان و باوکان زۆر ئەو خاڵە بەگرنگ وەربگرن یەکەم دووەم شت دەستشوشتن بۆ نمونە هەر لە ماڵەوە یاخود منداڵ فێر بکرێت لە قوتابخانە پێش خواردن دوای خواردن پێش سەر ئاو دوای سەر ئاو لەو حاڵانەدا لە هەموو شتێک دەستی بشوات و بە جوانی بیشوات بەستنی ماسک ئەو ماسکە بەڕاستی بەپێی زۆربەی لێکدانەوەکان لەوانەیە هەندێک لێکدانەوە بۆ شێوەیە نەبێت بەڵام بەپێی زۆربەی لێکدانەوەکان ئەو ماسکە کەشتیشی زۆر سادەیە دەتوانێت ببێتە بەرگریەکی بەهێز بۆ پاراستنی منداڵەکە لەوەی کە ڤایرۆسی تری بۆنێت و هەم لە پاراستنی ئەو ڤایرۆسانەی کە لە منداڵەکە و بڵاو دەبنەوە بۆ دەوروبەر کەواتە بەرگریەکی بەهێزە بۆی کە منداڵەکە بپارێزێت و هەم دەوروبەریش لە منداڵ بپارێزێت ماسکێکی بچووک مەسەلەن منداڵێک کە خۆم بینیومە ینی هەتا کچەکەشم کە سەلەن ماسکەکە ئابەستێ هەندێک جار ئەو ماسکەی ئاسایی بۆی گەورەی ینی حەسەکەی کەلێن هەیە لە مەرجە منداڵ ئەبێ بە پێی سایزی خۆی بێ ماسکەکە بۆی ئیسپادەی لێ بکەیان ئێمە ئەگەر سیر بکەین لەوانەیە دەستکەوتنی ئەو ماسکە بچووکەی کە بۆ منداڵ شیاوە تا ڕادێک زەحمەت بێ یاخود لە لای هەندێک دایک و باوک ئاسان نەبێ بەتایبەت لە هەندێک شوێنی دوور یاخود پێویستی بە تێچوونی زیاتر بێ بەڵام ئەگەر ئەو ماسکە بەکاربێنی ئەوە گەورەیە دەتوانی بۆ نمونە بچووکی بکەیەوە لە ڕێگەی گرێدان یاخود ئێمە دەتوانین بڵێن فێڵی لێ بکەین
لەبەرەوەی ئەگەر کەوتینە بواری ناچاری بۆ ئەوەی کە گرنجەکە لە دەست نەدات و منداڵەکە نەکەوێتە بوارێکەوە بڵێ نیمانیان دەستمان ناکەوێت ئەوە لەبەرەوەی کە زیاتر بەدەست دەکەوێت دەتوانی وای لێ بکەیت کە قەبارەکەی بۆی ببێت و بۆ منداڵ بەکاری بێنی لەبەرەوە ئەو ماسکە بەهێزترین بەرگریە یاخود باشترین ڕێگەیە بەپێی زۆربەی بۆ چوونەکان کە منداڵەکە و دەوروبەر و خەڵکانی تریش دەپارێزێت لە قوتابخانەکان ببوورە پێویستە بەڕاستی هەرچی کارمەندی قوتابخانەیە هەرچی مامۆستایە و هەر قوتابیە کە دەچێتە ناو قوتابخانەکان ئەو ماسکە بەکاربێنێ و ببەستێت دو ئەوە پەیوەندی بە قوتابیەکانەوە باس لە دەست شوشتن کرد ینی ئەو جێڵی تاقیمە ئەو جێڵە دەتوانین بڵین کاریگەریەکی باشی هەیە بەڵام بێگومان ئەگەر بە ئاو سابوون بیشوات بۆ نمونە کە دەڵێن 20 چرکە بۆ 30 چرکە کاریگەری باشترە و پاکردنەوەی باشترە ئەو جێڵە بەتایبەت ئەوانەی کە ڕێژەی ئەلکوهولیان لە 60 بەسەرەوەیە زۆر بەسوودە و هۆکارێک تەمەنێک ینی هیچ ئێمە کە باسی منداڵان بکەین بۆ منداڵان قەزم لە منداڵ لە جیاوازی لە تەمەنەکان هەیە بۆ ئەو بەکارێنان جیاواز لە تەمەنەکان نییە بە هەمان شێوە هەروەکو گەورەکان بەکاردێن کە ئاماژەی بە ڕێژەکەداوە لە 16 زیاتر بێت بەس بێگومان ئەبێ پێشتر منداڵەکە تێبگەندرێت کە ئەوە هی خواردن نیە یان بێگومان لەبەرەوەی هەندێکیان ڕەنجیان جوانە و شتێکی دەست تەمەیە ینی بەڵێ تۆزێک سەرنجڕاکێشە بەڕاستی ئیدی جگە لەوەش پێویستە کە منداڵ بڕاستی چاودێری بکرێت ڕوونکردنەوەی پێ دەبێت نەک هەر لەوە لاستیکی کوژانەوە و قەڵەم و ئەوانە دەخورێت بەتایبەت ئەوانەی کە بۆ نمونە مادەی ئاسن لە خوێنیان کەم بیان کە کێشەیەکیان هەبێ ئەوانە زیاتر حەز بە خواردنیشتی ناجۆر و بێگانە دەکەن لەبەرەوە ئەو بەکارهێنانە زۆر گرنگە بەڵام بەکارهێنانی ئەو سابوون گرنگترە لێردا بە هەمان شێوە ئەو مەتارەیە کە بۆ پاشەکەوتکردنی ئاوە ئەگەر ببینین بەکاربێنین چیمان پێ دەڵێت ئەوە ئاماژە بۆ دەکات یاخود ئەو ئاوە یاخود ئەوە بۆ بردننی ئاو بۆ قوتابخانەیە لێرە بۆ ئەوەیە کە ئەو منداڵە پارێزراو بێت بۆی ئاوی دەرەشی بەکارنهێنێت بەڵام بۆ مەرجێ ئەوەش بە هەمان شێوە زۆر بە شێوەیەکی پارێزراو بدرێ بە منداڵەکە و فێر بکرێت کە چۆن چۆنی بەکاری بهێنێت و لە پیسبوون بیپارێزێت ئەگەر ئەو ئاوکردنەوە و لە کاتیکردنەوە و دەست لێدان و ئەوانە یعنی ڕاستی بەکارهێنانی دوو کەس وەنیان بەشی کەسی تر نەیە ئێستا ئەگەر بینە سەر خاڵەکان ئەمە ئەو خاڵانە چەند خاڵێکی تری لەگەڵدا ئەو بابەتانەیە کە وەکو پارێزگاریەک بۆ منداڵ بەکاردێنرێت ماسێک بۆ نمونە شوشتنی دەست پاک و خاوێنی ئەو جۆرەشتانە یاخود شتی کەسی تاکە کەسی و جیا لە خەڵکی تر هەرکەس بخۆی بەکاری بێنێ ئەوانە هەمووی پێویستە خاڵێکی تر کە پێویستە بۆ منداڵەکان جێبەجێ بکرێت بریتە لە دوورکەوتنەوەی منداڵەکان بۆ نمونە لە پۆلێکدا دەندرێن ژمارەیەکی کەم بە شێوەیەکی گشتی کە ئاماژەی پێکراوە دەڵێ 6 پێ لە بینی دوو کەسدا هەبێ 6 پێ بەو شێوەیە ئێمە ئاماژە بۆ دەکەین لە پۆلێک چەند منداڵ لەو ژوورە بێت یاخود دووری نێوانیان چەند بێ و مامۆستاکە چەند بێت لەگەڵیان بە هەمان شێوە خاڵی تر ئەوە پەیوەندی ئەگەر بە منداڵەکانەوە هەبێت چەند خاڵێک هەیە پەیوەندی بە قوتابخانەوە هەیە ئەوەی کە زۆر گرنگە لە قوتابخانەکان بەڕاستی بیکەن پێویستە کە قوتابخانەکان بە هەموو شێوەیەک مادەکانی پاکشکەرەوە دابین بکەن ئای پاک سەرچاوەکانی ئای پاک لێکۆڵینەوە و دابینکردنی شوێنەکانی دەستشوشتن سابوون یاخود مادەکانی پاکەرەوە ئەوانە پێویستە قوتابخانەکان زۆر بە هەندوەری بگرن و زیاتر بەکاری بێنن هەستیار بن هەر بە هەمان شێوە بزانم ئەو ڕێنمایانی وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە بە هەمان شێوە پۆلەکان بەتەناو و داوامەکەن و هەتا سپیسی زیاتر هەبێ دکتۆر محەممەد دەچمەوە لای دکتۆری شام پرسیارە گرنگەکە کەسی توش بوو بەرگریەکی وا پەیدا دەکات کە جارێکی تر توش نەبێتەوە و دەشمەوێت پێشەوەی ئەو جوابش بیتەوە لەسەر خەیاڵی بوونی بەرگری بە کۆمەڵ یعنی ئەگەر لەسەرۆش تەوزی حکومەتی لەبەر چی خەیاڵە لە کوردستان ئێمە چاوەڕێ ئەوە بین ئێمە هێشتا زۆر توش نەبووین یان وەکو چۆن بڵێ باجەکەی زۆر قورسە بێ بله جنابی دکتۆر ڕاستی بەرگری کومە لەگەڵ کۆرۆنا ڤایرس تشتێکی هەلەیە و تشتێکی خەیالیە و هیچ ئەخلاقی نابتن ئەگەر ڤایرۆس مرۆڤ بکتە لە ناو جڤاکێک و هەمیجێ دەست بەردن ژڤی ڤایرۆسی
كو اعتمادي لسروي تشتي بكين كو زيادترين خلق توش ببن دا برگريا كومال چه بتن اوا تشتكي غلطة وهليا القى كورونا فيروس كو ام بزانين حتى ام بقى هنا مرحلة بصدان هزاران كاس توش دبن وتقريبا بصدان كاس روجي دي وفا بن فأبا تشتكي نا أخلاقية ونابت وفترة قدريش بودا تلقى الكورونا فيروسي اگر ام في سياسة في استراتيجية بجهبينين فبرگريا كومال ناچه بتن محال القى الكورونا فيروس بكو لقاح وفاكسين هبتن زۆر باشە ئەی سەبارەت بە دووبارە توش بوونەوە ئایا کەسێک کە توش بوو بێ چاک بوو بێتەوە ئیتر ینی پشتی خۆی لێ بکاتەوە نەترسێ بله جنابی دکتر راستی اول چند روزه که الميديا جهانی و میدیای کردستان جی اف بابت تیتا بلاف کرنه راستی من ویتن بویشی وای بیتا بلاف کرنه که ام خلکی بترسینین اول ویتن بمینید سر است زانستی و تو جنوات زانستی آیا نوکل بو کردستان ام چه بیجنه تقریبا 3000 کس آن 40,000 کس یه تو جی وی ویروس کرونا بین و یه شفا بین اموی ما ترسیلت ناف بینوان دا بلاوه بکین کوچید بت اف کسی تا دوباره توش ببن اف چند حالت هاتینا تو مارکرین الجهانه 4 حتی 5 حالت هشتا یلبن تو جنوات زانستینا و نزانن که اف ویروسا كفيروسا دي يعني جورك دي فيروسي تحويل بيا ام بجني انذر سترين يعني جوازيش سترين او شو هان دركتي ان افا اف فيروسها توزكي طفره بو تشيبيا كو نوعكي بزانستي ام بجني كليد جوازيه كايا اش فيروس دي كو جارك دي او كسا توش ببنفا بل اگر ام زفرين سر است زانستي همه ویروسیت ورزی تایبت او سیستم هناسای به توشت بتن وکی مثلا کامان کولد وکی انفلوانزا وکی چار جور دیت کرونا ویروس اوت هنه برگیری آوانا بدوم نینه یعنی بو چند مانگک بت آن چند سالک بتن بو نمونه الزوستانه گلکش ما 2 جا 3 جا توشی پرسیوت بتن اف راینو ویروس جوری پرسیوت چید بتن 3-4 تقريبا 65 سترين هنا بروف 2 جا 3 جا را توشت بتن عم بزفري مثلا انفلونزا فيروس جوري اي هر سال جوركي سترين درد كافتن خلق بيتوشت بين لو را عم تبيني كو فاكسين انفلونزا ادفيت هر سال بيتا دوباره كرني سترينش بري سالة كيبت ستريني او سالتي دابتن دا چيب كتن وفجبر هدي فازمون ما هنا كو اف كورونا فيروس نوكا تمام او جوركي فيروسات ورزيه سيستم هناسي توجد كتن فبرجريا في سيستم هناسي نوكي مثلا فيروس ميزلا ي سورقانا او فيروس مامس ي نوكافيا كوبو حتى برجريا تشيت كتن اف فيروسات هنه تايبت جوريفي فيروسي برجريا كي دريش چنا كتن بو چند مانگا یا بو سالكي بله تشتی سرنج راکش اوا کو اف کسی تانو که هاتی نتو مارکنه الوی فترا کم چند مانگا که کو جارکا دی او کسی توش بینه جارکا دی وی ویروسی فاما دراست بود ویتن که بزانین که اوا سترینک جوازش کرونا ویروس آن مجرد سترینک دی طفرک بو کلیدک بو چه بیا حتی اف توشتا چه کری فحتی نو که منویت اف توشتا بشیوکی حالا و شیوکی بطرسی بلاف ببتل تایبت الکردستانه ام ببینین نوکا که ام ترسی بلاف نکین دکتور و خلق رنمایت خو پارستنه پابندبین خو پارستنه و جگدیر بکوین سوشیال دستنگ بکار اینانا ماسکا باشترین بابت نوکا که ام بزفرین نوی بابت دوباره توشبینا ویروسی بتن بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هیشام لە زاخۆ لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ ئەو زانیاریانەی کە بە ئێمەت بەخشی دڵنیان کە لە دەرفەتی زیاتر و قسەی زیاتر و بابەتی نوێتر لەگەڵ جەناب تا هەربەیەک دەکەینەوە زۆر سپاس ئازیێتماندای دەست خۆش بێ زۆر سوپاس جەنابی دکتۆر زۆر سپاس دکتۆر محەممەد کاتم زۆر کەم ماوە ئەگەر بە کورتی شتێکی تر ما بێ لەسەر
لەسەر ڕۆڵی دایک و باوک بە زۆر بە وەڵاهی ڕۆڵەکە ئەوەیە پێم خۆشە ئەو خەڵە ئاماژە پێ بدەم لەبەر ئەوەی کە منداڵ زۆر هەستیار و ناسکە وریابن دایکان و باوکان فشاری دەرونی لەسەر منداڵەکانیان دروست نەکەن دروستکردنی فشاری دەرونی لەسەر منداڵ بەتایبەت لەسەر خوێندن یاخود زیاد لە پێویست فشارکردن لە منداڵ لەسەرەوەی کە ئایا ئەوە دەزانیان نازانێت بەتایبەت کە هەندێک منداڵ ئێستا لە بە شێوەی ڕاستەوخۆ یاخود ئۆنلاین لەوانەکانیان بەردەوامن فشاری دەرونی دروست نەکەن ئەوە زۆر گرینگە کە وا بکات شەر نییە بڵێ ئیلا بیللا هەر بێ وا بێ بەعسی جارە بێت تۆزە نەرمەیان لەگەڵ ڕێزم هەندێک دایک بەتایبەت دەتوان بڵم دایک بەڕاستی لەوانەیە هەندێک فشار لەسەر منداڵەکان دروست بکات کە لەوانەیە بە ئاسانی هەر وازەحە ئەم شێوازە نوێی خوێندن شێوازێکی ئاسان نییە شێوازێکی نوێ چۆن بۆ ئێمە پزیشک ئەم ڤایرەسە شتێکی نوێ و سەرمان لێ تێک چوە شتێکی زۆر زەحمەتە و دەتوانین بڵێن وەرگرتنی هەروە ئاسان نییە بەڵام پێویستە مرۆڤ لەگەڵ بەردەوامبوونی ژیانی لەگەڵ هەموو شتێک ڕابێت هەروەکو دەبین بە درێژای مێش و مرۆڤ لەگەڵ هەموو شتێک ڕاتوە ئەنی پێ دوایە ئەگەر هات و زیاد لە حەدیش دەختیان لێ بکرێت لەوانەیە دەرهاویشتەی دەرونی خراپیە بێت ئێمە دەرهاویشتەی دەرونیەکە بە ئەوە دەگەڕێنینەوە کە بەرگریەکەی لاوااستر بکات لەوانەیە ئەگەری توشبوونی بە ئەو ڤایرۆس و ڤایرۆسی ترسیات بێت زۆر باشە لەبەرەوە هەوڵ بدرێ بە شێوەیەکی نەرمونیان لەگەڵ منداڵەکان هەڵسوکەوت بکرێت دکتۆر محەممەد حەسەن پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان زۆر سوپاس کە لێرە زانیاری داینی و شتی باشت پێشکەش بە ئێمە ببینەوەن کە زۆر سپاس بە هەمولاک بەهی باش سوودگیاندن سەلامتی سپاس ئەکیت خۆشەویستان چه باس لە دروستکردنی ڤاکسین چه باس لە چارەسەری کۆڕۆنا چه باس لەوەی تەمەنەکە چۆن بێ و چۆن نەبێ هیچ شتێکی تازەتر نییە لە بەردەستە جگە لەوەی کە پێویستە هەمومان وەکو ئەو زانیاریانی کە هەر لە سەرتاوە ئێمە لێرە ئاماژەمان پێکردووە و زۆربەی پزیشکان و زانایان گرنگی پێدەدەن ئەویش مەستنی ماسکەکانتانە دوورکەوتنەوە لە قەرەباڵغیە و چەندیش پێمان بکرێ دەستمان بە خایانی بشوێن چونکە دابەزینی پلەکانی گەرمە ژینگەیەکی لەبارتر بۆ بڵاوبوونە ئەم ڤایرەسە دروست دەکەن بە هیوادارم هەموو لایەکتان هەر سەلامەت بن و کوردستانیش ئاوەدان و هەمووتان خۆش گوزەران خواتان